بمانەوە نەمانەوێ لە هەموو وڵاتێکە بە تایبەتی دۆخەکەی لای ئێمە ژن تا ئەم ڕادەیە کراوەیەتی تەواوەتی بەدە نییە. بە حوکمی ئەو پێگەی پیاو سالارەی کە لەناو کۆمەڵگاکەمانە هەیە و تاکو ئیستەش ئەشایر واتە خێڵێکی دەوری سەرەکی دەبینن لە پەروەردەکردنی ڕۆڵەکانیان و ئەو پێشکەوتنە بەرچاوەی کە لە ناو وڵاتانی دنیادا هەیە تا ئەم ڕادەیە بە شێوەیەکی چاک نەگەیشتوێتەوە وڵاتی ئێمە. ئەمانە هەمووی هۆکارە بۆ ئەوەی کەوا دۆخی ژن ڕاستە ژن هەندێ مافی بەدەستێناوە لە زۆربەی ژنەکانمان لە چوارچێوەی ماڵ هاتووەتە دەرەوە کە جاران تەنها ژینیان دەویست کە وەکو کارگەیەک معمەلێک مناڵ بەخێو بکە و پەروەردەی کا و پێی بگەیەنێ تەنها ئەرکیەوە بوو. بەڵام ئێستا ژن کرانەوەی بەدەخۆیانە دکتۆرا بێنە دەتوانێت پلەی وەزیفیە کامەی بەرزەشان بەشانی پیا بیکە. بەڵام لەگەڵ ئەوەشدا تاکو ئێستاش ژن دەچەوسێتەوە بە حوکمی پیاوسالاری، بە حوکمی پێگەی دەسەڵات، بە حوکمی هەندێ قۆرخکردنی هەندێ لایەن کە ژن بە لاواز دائەنێن. ژن بەپێی سیستەمی پەروەردەی ئەو خێزانش دەورە بینێ، بەپێی ئاسی ڕۆشنبیری ئەو خێزانە دەورە بینێ ئایا جیاوازی ڕەگەزی هەیە لە نێو ئەو خێزانەیە کە پەروەردە دەکرێت و یا ئەگەر هات و ئاسی ڕۆشنبیری بەرز بوو و پەروەردەکەی پەروەردەیەکی جوان بوو جیاوازی نەکرد لە بینی ژن و مێردا عەفو کچ و کوڕدا. ئەمانە تەبعاً ژن پێگەیەکی جوانیە بێ و لەگناو کۆمەڵگایە. بەڵام زۆربەی خێزانەکانی ئێمە تاکو ئێستا بە حوکمی پیاوسالاری و پیاو سەروەری ماڵەکەیە و هەموو مافێکی بەدەستە بۆی هەیە کە ژن بچەوسێنێتەوە، بۆی هەیە کە بێبەری کا لە خوێندن، بۆی هەیە کە بە مناڵی بێت دابەشون. هەموو ئەتوانێ هەموو لەژێر دەسەڵاتی ئەوە ئەتوانێت هەموو شتێکی لەگەڵا بکە. بەڵام بە حوکمی ئەم ڕێکخراوە ژنانەی کە ئێستا هەیە توانیویانە بەهۆی ئەو کۆڕە سیمینارانەی کە لە هەموو کون و قۆشببنی دێهاتەکان و شارەکانە دەکرێت کرانەوەیەکی باش هاتوۆتە کایەوە و ژن وریا بۆتەوە و ژن هەوڵی داوە کە بزانێ ئەرکی چییە و مافی چییە. چکە ئاشنابوون بە ئەرک و مافەکان یەکێکە لەوەی کەوا ئەتوانی هەنگاو بنێ بۆ بەدیانانی کۆمەڵگایەکی مۆدێرن و دیموکراتی. هەر کاتێ ژنەکە گەیشتە بە ئازادی گەیشتە ئازادی وتوانی ئازاد بێ لە ڕادەربڕینی خۆی، ئازاد بێ لە کارکردنی ئیش و کاریەدا، ئازاد بێ لە بیربۆچوونەکانی و ئاڵوگۆڕی بیربۆچوونەکانی. بێگومان کۆمەڵگاکەشمان بەرەو کۆمەڵگایەکی پێشکەوتوو دەڕۆ. گەروانە بوو بێگومان کۆمەڵگاکەمان کۆمەڵگایەکی ئیفلیجە بێ. هۆکاری زۆر هەیە بۆ توموتیژی. بۆ نمونە مەسەلەن کچ بەشودانی بە منداڵی، ئەمە یەکێکە لەو توموتیژانەی کە زۆربەی خێزانەکان کە ئێستا مناڵەکانیان دەدەن بە شوو کە ئەو مناڵە بێ ئەوەی کەوا بزانێ هەست بە پرسیارەتی بکە. چۆ مناڵەتە ئێستا لە تەمەنی مناڵیدا نەگەیشتوێتەوەی پێ بگە. جسمی تەندروستی لایەنی تەندروستی پێ نەگەیشتووە، لایەنی جنسیشی هەر پێ نەگەیشتووە، کەواتە ئەم مناڵە کە گەیشتە ئەو شوێنە شووەکە یەن بەشوو بە زۆر بە منداڵی و بە کەیان بەشوش سەیری کەسوکارەکە کە سەیری هاوڕێکانێکە، سەیری دراوسەکانێکە
ئەوان مناڵەکانیان هەمووی یاریەکەن، هەمووی لە گەنجیان هەڵسوکەوتی گەنجانە ئەکەن. ئەمش ئێوێ یعنی هەست بە چیەکە؟ هەست بە گرێکی دەرونی دەکات و ئەشێوێ بچێتە ناو ئەو بۆشایە پڕکاتەوە، بەڵام تووشی هەڵا دەبێت کە تووشی هەڵەش بوو ڕووبەڕووی تونگوتیژێکی بەقوە دەبێتەوە. باری ئابووری بمانەوێ نەمانێ کارێکی گرنگی سەرەکی هەیە. ئەگەر مرۆڤ ئەگەر ژن ئابوووریکی سەربەخۆی تۆکمەی هەبێ بتوانێت داوای چی دەکات؟ لە ژێردەسە نامێنێ کە ژێردەسە نەما ئەتوانێت بە عەقڵی ژنانە ئیشەکەی خۆی بکە و ئەتوانێت داوا بکە، داوای مافەکانی خۆی بکە و بەدەستیشی بهێنێ، چونکە ئەو لەژێر چەتری کەسانیە کە بەخێویکە. ئەگەر لەژێر چەتری هەر کەسێکا بێ کە بەخێویەکە بێگومانە بێ لەژێر داواکاریەکانی ئەیش جێبەجێ بکە. ئەگەر حتا ئەگەر ڕێکخراوەکانیش ئەگەر لەژێر چتری حیزبەکان نابێ و ئەوان پارەی بەنێ و داواکارانی حیزبەکە بجێبەجێکەن، بەڵام ئەگەر ڕێکخراوە سەربەخۆ بێ ئەتوانێ ئەو داواکاریانەی کە هێتی بە جێبەجێشی کە و بە عەقڵێکی ژنانەش کار بکە و بتوانێت ئامانجەکەی خۆی بێتێ و مافەکانی خۆشی بەدەست بهێنێ. ژن کاریگەریەکی بەقوەتی هەیە ئەگەر بە عەقڵێکی ژنانە کار بکە و هەنگاو بنێەوە کەم تەرخەم نەبێ لە ڕۆشنبیرکردنی خۆی و لە پێشکەوتنی خۆی، ئەتوانێت ژن کۆمەڵگایەک دروستکە هەنگاو بنێ بۆ دروستکردنی کۆمەڵگایەکی مۆدێرنی دیموکرات کە هەموو ئازادیەکانی تاکی تیا دەستەبەر کرابێ و لە ناویشیانە ئازادیەکانی مافەکانی ژن دەستەبەر کرێ. یاساکانمان دام و دەستگای یاساکانمان کەمێک لاوازە، هیوادارین ئەو لاوازی وەلانێن و دام و دەستگایەکی تۆکمە و پتە هەبێ هەر کەسێت توموتیژی بەرامبەر هەر تاکێکی مرۆڤ کرد ژن بێ یا پیاو بێ لە ناو کۆمەڵگاکە سزای یاسایی خۆی وەرگرێ و ئەو کەسانی کە توموتیژی بەرامبەر بە ژنەکەن پێویستە یاسا سزایەکی تۆکمە دانێ بۆ سزادانی ئەو کەسانی کە توموتیژیان لەگەڵاکرێ تاکو ببێ بە عیبرەت بۆ کەسانی تر کە جارێکتر ئەو توموتیژیە بەرامبەر بە کەس نەکرێ. خۆی بمانەوێ نەمانەوێ ژن کوشتن دیاردەیەکی مەترسیدارە. ڕۆژانە بە شێوەیەکی بەرفراوان لەبەر چاوی خۆمان ڕێژەی ژن کوشتن بەرەو زیادبوون دەڕۆ، بەڕۆ زیادبوونەڕۆ. ئەمەش پریشکی ئەم دیاردەیە لە ڕووی کۆمەڵایەتی و دەرونی و کاریگەری هەیە لەسەر تاکەکانی خێر کۆمەڵگا. هۆکاری زۆر هەیە، مەسەلەن جاری وا هەیە هۆکار زۆر هەیە کە ئەو کەسانەی کە پەنا دەبن بۆ خۆکوشتن یا کەسانی تر دەکوژن یا کەسانی تر. یەکەم لایەنی ئابووری. لایەنی ئابووری لەناو بمانەوێ نەمانێ ئەو بارودۆخ ناهەموارەی کە لە ناو کۆمەڵگای کوردیدا بوونی هەیە چی دروست کردووە؟ تەبەقاتی دروست کردووە، چیناتی دروست کرد، جیاوازی چیناتی دروست کردووە لە کۆمەڵی دەوڵەمەندە و سەرمایەدارێکی بەقووەتەوە کۆمەڵێکیش نەبووە کەواتە جیاوازی طبقی دروست کردو. ئەم جیاواز طبقیە زۆر جار هەیە کاریگەری هەیە لەسەر دەرونی کەسەکان، کاریگەریکی تەواوی بێ لەسەر دەرونی کەسەکان نائومێد دەبێ بێهیوا ئەبێت هەر کەسێکیش و هەر بێئومناکە نائومێد و بێهیوا ئەبێت لە ژیان چیەکە ئیتر هیوای نامێنێ بە ژیان و ژیانی زۆر لاسەخت و دیژوار دەبێ. پەنا دەبا بۆ خۆکوشتن یا پەنا دەبا بۆ ئەوەی کەسی بەرامبەری کوژێ. ئەمە هۆکارێکیان هۆکارێکمانەیە هۆکاری سیاسی. بمانەوێ نەمانێت لە کۆمەڵگای کوردەواری ئێمەدا فرحیزبی هەیە، ئەو جیاوازی بیر بۆ چوون و ڕاکان هەیە
بحكم ئەو بارودۆخە هەموارەی کە ئیستاش هەیە جیاوازی ڕاو بۆ چوونێکی واضح هەیە. هەر کاتێک لەو کەسێک تاکێکی کۆمەڵگا بیەوێ ڕای بۆ چوونەکەی خۆی دەربڕێ و ئازادانە بیەوێ ڕای ئازادی ڕادەربڕینی هەبێ، حیزبەکانی تر ئەمەیان پێ قوبوڵ نابێت و ئەبێ بەهۆی کێشە و ململانە لە نێوانیانە زۆر جار یەککەوتن دروست دەبێتە هۆی ئاژاوە و کێشە و کوشتن. ڕاگەیاندنەکان فەکتەرێکی کاریگەری گەورەی هەیە لە تەشەنەسەندنی کوشتن. ئەو بابەتانەی پەخشیەکەن، ئەو بابەتانەی کە پەخشیەکەن بەبێ ئەوەی بە فلتەرێکە بڕوات و لە ڕووی کۆمەڵایەتی و دەرونی بگا بە چ ئاکارێکە کۆتایی دێت تێگەشی. ئەمە لە لایەکەوە لە لایەک تریش طبعاً ئەبێتە هۆی چی نائارامی ئەو کەسە. ئەمە یەک. دووهەمیش لە لایەک تریشەوە پلەبەندی جیاوازی بۆ تەمەنەکان ناکرێت. ئەمە مەسەلەن بابەتی مناڵە نابێ مناڵ بیبینێ، ئەمە هی گەورەیە نابێ گەورە بیبێ، ئێوەنی بەو شێوەیە کەواتە لێی نازانن ئەمانە کە کاریگەری ئەبێەوە تەسیرەکات سەری. بۆ نمونە جاری وایە ڕاگەاندنەکان بابەتێک پەخشەکەن و بڵاوی دەکەنەوە، کەس هەیە ئەو بیرۆکەی هەڵەگرێ لاسایی ئەکاتەوە دەزەکا بە کوشتن یا خۆی کوژەیە کەسانی ترە کوژە. لە بەنسبەت کۆمەڵگاوە یەکەم یاسا سەروەر کرد، یاسا سەروەر بێ و ئەو کەسانێک کە توموتیژی بەرامبەر بە هەر کەسێکەکەن لە تاکی کۆمەڵگایە بە تایبەتی ژن بازەکەین ئەمە حەقا سزایەکی بە قووەتی ئەو کەسانە بدرێ بۆ ئەوی عیبرەت بە بۆ کەسانە کە جاری تر نەکرێت. دوو، هەموو دەستدام و دەستگا حکومیەکان پێویستە بە تایبەتی وەزارەتی ڕۆشنبیری ئەو بەرنامە و پرۆگرامانەی کە هەیەی پیا بچێتە کوامە سوودەگەیەنێ بەوەی کە کۆمەڵگا بەرەو پێشەوە ڕوا و ئەرک و مافەکانی کۆمەڵگە تاکەکانی کۆمەڵگا بە جوانی ئەدا وە تایبەتی ژن ئەم جێبەجێکە. وەزارەتی پەروەردە ئەتوانێ خوێندکاران وریا کاتەوە بە ئەرک و مافەکانی خۆیان و هانیان بدا کە بخوێنن، چونکە خوێندن هۆکارێکە بۆ پێشکەوتنی کۆمەڵگاکە و ژن لە نەزانین و نەفامی و تێنەگەیشتن وریا کاتەوە ئەگا بە ئابوووریکی سەر بەخۆی تەواوەتیە بێکەت پێگا واتوانانی یارمەتی کۆمەڵگا و خێزانەکەشی بە.